زیادبوونی تەکنەلۆژی و پێشکەوتنی پرۆگرامەکانی ژیان وابەستەبوونی کۆمەڵگە و کرانەوەی بە جیهانی دەرەوە ئەمە کارێکی وای کردووە کە ژینگە زیاتر پیس بێت لە دروستکردنی کارگە گەورەکان و زیادبوونی جۆری ئۆتۆمبیلەکان و زۆری ئۆتۆمبیلەکان و ئەمانە کاریگەرێکی زۆری بێ بۆ سەر ژینگەیشی تەندروست بۆیە هەر زۆر پێم باشە کە بە سەوزکردنی ژینگە کاریگەریەکی زۆر ڕهای هەیە لەسەر بە تەندروستبوونی کۆمەڵگە و پاراستنی تەندروستی تاک. من داوا لە هەموو دایکانەکەم کە مناڵەکانیان وا فێر بکەن لە بیدایەتەوە لە دووەم ساڵی تەمەنیانەوانێ کە ژینگە بپارێزن کە شت فرێنەیە لە سەرجادەکان بتوانن کارێکی وا بکەن کە هەشتێکی بەدەستیانە و پاشەڕۆیەک بەدەستیانە و بیخەنە جێگەی تایبەتی خۆیانێ هەر کەسە لە ئاستی خۆیەوە گەرەوە بکات کەواتە ژینگەکەمان پاراستووە. ژینگە پارێزی لە کوردستان پێویستە لە بناغەوە چارەسەر بکرێت بۆ نمونە لە قوتابخانەکان لە سیستەمی پەروەردەیی لە دایک و باوکان پێویستە بکرێتە سیستەمێک بۆ ئەوەی ژینگەیەکی پاک و تەندروستمان هەبێت.